باوکە جان چۆنی؟ سوپرایزێکم بۆت هەیە. باوکە بەنای منەوە پەیامە بە هەموو خزم و دۆستان بگەێنە. من خێزانەکەی خۆم خۆش دەوێ باوکە، و بۆیە هەر ئەو ڕۆژە بە خێزانەکەم وت وتم مەگەر بە قسەم نەکەی و سیناریۆیەک دروست نەکەینەوە دەتکوژن. بەڵێ ئەو ڕۆژە ئەگەر بەگوێم نەکردایە ئێستا من بەم ڕۆژە خۆشە ناگەیشتم. ئێمە لە دووری ئێوە زۆر بەختەوەرین و ئەو ڕۆژە بۆم دەرکەوت کە هاوسەرەکەم چەند منی خۆشەوێت و من ئێستا وام بۆ ئەو لە دووری ئێوە زۆر بەختەوەرین. خواتان لەگەڵ. سوپاس خودایە کەس لەسەر قسەی من نەکوژە. خەڵکی چی دەری بابری